دەزانی گەر نەشتەرگەریت بۆ بکرێت چۆن بەرز دەکرێت وەرە لەگەڵم با پێتی بڵێم. سەرەتا سەیری پشکنینەکان و فایلەکەت دەکەین لەگەڵ ئەم مۆنیتەرە بۆ ئەوەی بزانێت بارودۆ خودت گونجاوە بۆ بەرزکردن. دواتر ئەم ماسکت بۆ دادەنێن کە تەنها ئۆکسیزینی پاکە و هیچ بەنجێکی تێدا نییە. ئەمەش بۆ ئەوەیە سیەکانت پڕ بێت لە ئۆکسیزین. دواتر لە ڕێگەی ئەم کانولایەوە دەرمانەکانی بەنجت پێ دەدرێت و بە نزیکەی دوای 30 چرکە بە تەواوی بێهۆش دەبێت. پاشانیش ئامێری هەناسەدانی دەستکرد کاری هەناسەدانەکە دەگرێتە ئەستۆ. لە دوای تەوابوونی نەشتەرگەریەکە دژە بەنجت پێ دەدەین. لە ماوەیەکی زۆر کووردا هۆشت دەگەڕێتەوە و سۆندەی هەناسەکە دەردەهێنی. لە کۆتاییدا دەتگوازینەوە بۆ ژووری بە ئاگاهاتنەوە تاوەکو دڵنیابینەوە لە نیشانە زیندەیەکان و ڕادەی هۆژاری و پاشانیش دەتگەڕێنینەوە بۆ ژوورەکەت لە قاوش. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.